حي على الصلاة حي على الصلاة
الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله. حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر الله لا إله إلا الله. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد. سلامي إخوائي قورتان ليبي ميواناني مالي إخوة السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار بخاطر ناوجوانەکانی بخاطر اسمی عظمی خۆی لە مردووی هەموو لایەکمان خۆش ببێ إن شاء الله تعالى شفای نەخۆشەکانمان بدا ئەوانەی نەخۆشی سەختیان گرتووە داوای دوعای خێر دەکەن خوای گەورە شفای عاجلیان بۆ بنێری إن شاء الله تعالى ژیانی هەموو لایەکمان إن شاء الله تعالى خوای پەروەردگار چاک بکە و باش بکە یا ربی خوای گەورە دنیامان بکاتە دنیایەکی باش و چاک بۆ عیبادەتی خۆی قیامەتمانش ئاوەدان بکاتەوە. ئەزیزان مسلمانە بەڕێزەکان میوانانی ماڵی خوا لە وتاری ئەمڕۆدا باسی مافەکانی پێغەمبەر ئەکەین عەلەیهی سڵات وەسەلام لەسەر ئێمەی مسلمان لەسەر ئێمە ئیماندار بە کورتی لە خزمەتی ئێوەدا. پێغەمبەری نازدار عەلەیهی سڵات وەسەلام معلومە یەکێ لەو پێغەمبەرانەیە خوای پەروەردگار ناردوێتی خاتم الئەنبیا کۆتا پێغەمبەرە هەموو پێغەمبەرێ مافی خۆی هەیە. پێغەمبەری نازدارش عەلەیهی سڵات وەسەلام وەک پێغەمبەرەکانی تر ماف و حەقی هەیە لەسەر ئێمەی ئومەتی ئەو. بەتایبەتی ئێمەی مسلمان ئیدعای ئەوە دەکەین کە پێغەمبەرمان خۆشەوێ، بەڵام ئەبێ لەگەڵەوەدا مافەکانی بپارێزین بۆی سبەینە یەکێک بین بەر شەفاعەتەکەی بکەوین. خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێدەکا و دەفەرمێ إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا لتؤمنوا بالله ورسوله. خوای پەروەردگار کاتێ پێغەمبەری ناردووە بۆ ئەوەی موژدە بدا ئاگادارمان بکاتەوە بڵێ ئەمە ڕێگای ڕاستە، ئەمە ڕێگایەکی باشە ئەتان با بۆ بەرەو باش. پێغەمبەری خوا ئەمە ئیشی بۆ تەبلیغی بوو و ئاگادارمان شەکاتەوە چی بێ ئەوەی خراپە و بەرەو دۆزەخەمان بە. ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ئەمەی کردووە.
واتە بەشیرە ونەذیرە لتؤمنوا بالله ورسوله. پاشان ئێمە چی بکەین؟ ئەو تەبلیغی خۆی کرد، ئەمجا ئێمە ئیمانمان بەخوا بێ و ئیمانمان پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. واتە ئەبێ دوودڵی لە دڵمانە نەبێ ئیمانداران. هەر شتێک چۆن خوای گەورە ئەفەرمێ لە قورئانەکەیدا ئەبێ بۆ ئاەتێک بۆ حەرفێک بۆ سوورەتێک دوودڵی نابێ، خوای پەروەردگار قبوڵ ناکا بۆ قورئانەکەی. بۆ خوای متعال جەلە جەلاله قبوڵش ناکا دوودڵ بی بەرامبەر بە پێغەمبەرەکە. واتە هەر فەرمایشتێکی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێت بێیەک و دوو ئەبێتەوە قبوڵی بکەیت. ئەو کاتە ئێمە ئەوە شوێنکەوتووی ڕاستەقینەیە، واتە شەک و گومانمان نەبێت لە شوێنکەوتووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. تەماشای ئیسلامش کە شەهادەت نەدەی بە هەردووگی ئیسلامی تەواو نی، مسڵمانی تەواو نی، ئیمانداری تەواوش نیت. هەنی کەسێک ئێستاک بڵێ من خوا ئەپەرستم قورئانش ڕێبازمە، بەڵام گومانێکی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوە نە مسڵمانی تەواوە نە ئیمانداری تەواوە، چونکە نە ئەرکانی ئیسلامی جێبەجێ کردووە نە ئەرکانی ئیمانشی جێبەجێ کردووە. هەرێکی چونکە جێبەجێشی کردبێ بەڵام بە تەواوی نییە، چونکە کاتێڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەبێ تەواوی کە و بڵێ ئەو ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. کاتێڵێ ئەن تؤمنە بالله ومەلائکەته وکتوبه ئەبێ تەواوی کە بڵێ چی؟ وەڕسووله، ئەبێ ئیمانی بە پێغەمبەریش بێ و پێغەمبەران بێ. ئەو کاتە ئیماندارێکی ڕاستەقینە، ئەو کاتێ مسڵمانێکی ڕاستەقینە. یەکەم ماف لەسەر ئێمە ئەمەیە ئیماندارانی خۆشەویست، واتە حەقی خوای پەروەردگار کەوا بەڕاستی بزانین و ئیمانمان پێ بێ، ئیمانێکی تەواو بتە و فەئامینوا بالله وەڕەسووله، ئیمان بەخوا و ئیمان بە پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام. محەبەته واتە دووەم خۆشەویستی. خۆشەویستی دوو نەوعە ئیماندار لە دنیا، تۆی مسڵمان منی ئیماندار تۆی ئیماندار بزان. خۆشەویستیەکەیە بەدەمە، خۆشەویستیەکە بە کردارە، بەڵام خوای گیان جەلە جەلاله بە کردارە ئەوێتی لە ئێمە پێغەمبەرمان خۆشگەرە بێت. بە زبانش ئیقراری بکەین بەڵام بە کردارش جێبەجێ بکەین. ئەو کاتە ئەبینە چی؟ ئیماندارێکی تەواو، ئیماندارێکی ڕاستەقینە، ئیماندارێکی باش و چاک. چونکە لا یؤمن ئەفەرمێ ئیمانی نێ ئەو کەسەی، و زۆر کەسێ لەوەی ئیمانی هەر هەبێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەیرە ئەفەرمێ ئیمانی نییە، واتە ئیمانەکەی تەواو نییە. لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من كوكي، واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویست بێ لە دڵتا لە هەموو ژیانتا، بەگشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆت و لە باوک و دایک و وە لە خەڵکی و وە لە هەمووی لە نەفسی خۆت شتەکە. کەواتە ئەمە قیاسە، ئەمە پێغەمبەر دایناوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەو خۆشەویستیە بگێتەوە ئاستە، ئەم خۆشەویستە و خۆشەویستەی دەم نییە، دەم ناگێتەوە ئاستە، بە قسە ناگێتەوە ئاستە، بەڵکو بەچی ئەگا؟ بە کردار ئەگێتەوە ئاستە. کاتێ بە کردار ئەمە ئەتوانێ وەک ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەی سەلمێنێ کە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام من ئێستا لە نەفسی خۆم تۆم خۆشتر گەڕێت. ئەو کاتە بێتە ئیماندارێکی ڕاستەقینە، ئیماندارێکی تەواو باش. و یەکێکێتر لەوانە ئیماندارانی خۆشەویستەوەیە شوێنکەوتووی بی، شوێنکەوتووی ئەوەی کە باشە بە قسەی بکەی، ئەوەی بە خراپە لێی دوورکەویتەوە. ئەبێ وابیت، ئەگەر وابووی ئەوش نیشانەیە مافێکە مافەکانی تر لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ جێبەجێت کردووە. کەواتە هەر قسەیەک هەر گفتارێک بەڵام ئەبێ سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی بشتە سەر سونەتەکە بە جوانی حاڵی بی لە سونەت، چونکە هەموو سونەتی پێغەمبەر بۆ من و تۆ نییە. هەندێک سونەت هەیە تایبەتە بەخۆی، هەندێک هەیە سونەتە ئەو کردێتی خوا واجبی کردووە لەسەری، هەندێک شەیە سونەتە عامە بۆ ئومەتەکەیەتی کە دەیت. هەتا پێت بکرێ درێغی نەکەی لە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، خۆت جێبەجێی کەی ماڵ و مناڵت و بڵاوشی کەیتەوە، بەڵام بە تەریقەیەکی جوان شەیین، بە لەفزێکی جوان خەڵک بکەیتە خۆشەویستی سونەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خەڵک وای لێ نەکەی ڕقی لە سونەتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، چونکە ئیمانداران
ئەوەی کە واجبە لەسەر ئێمە لە قیامەتە خوا ئەومان لێ پرسێتەوە لە پاشان ئەوەی سونەت بێ لێمان ناپرسێتەوە ئیلا بۆ ئەوە نەبێت تەکمیلەی فەرزەکان کەین بەڵام خۆشەویستی پێغەمبەر واجبە عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانە ئەبێ لە دڵ تا چەسپاو بێ ئیمانت پێی بێ وە خۆشت گەرەک بێ وە قسەیشی بکەی بەڵام ئایا ئەتوانی بە هەمووی بکەی نا هەموو کەسێ ناتوانێ هەموو سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ بکات بەڵام بتوانی کەسێک بی زۆرترین سنت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ بکەی ئیطاعەی کەی قل ئەطیعوا الله وأطیعوا الرسول واتە بە قسەی خوا بکەن جەل جەلاله خوای پەروەردگار بە قسەی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاەتەکان ئەوانەی زۆرینەی خوا داوای ئەکا بۆ خۆی پێغەمبەری کردوتە لە دوای ئەو پێغەمبەری خوا داوا واتە بە قسەی ڕەسوڵ الله بکەن عەلەیهی سەڵات وەسەلام خۆشتان گەرەک بێ هەمووی پێغەمبەر لە قورئاندا زۆر جار ئاماژەی پێ کردووە خوای پەروەردگار یەکێکی ترەوە کە تەعظیمە وەشەئنه وەدیفاع عنه واتە پێغەمبەری خوا هەر بە کەسێکی سادە سێر نەکەی ئیماندارە ئەخ زۆر خەتەرەوە ڕاستە مرۆڤە بەڵام جیاوازی ئەو لەگەڵ ئێمە ئەوەی ئەو وەحی بۆ هاتووە ئەو خۆشەویستی ئەڵڵایە ئەو باشترین مەخلوق من و تۆش مرۆڤین وەکە ئەو بەڵام وەحیمان بۆ نهاتووە بەڵام خۆشەویستی مرۆڤ نیمان بەڵام باشترین خەڵق نیمانێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڵبێژراوە لەسەر زەویدا لەسەر تەواوی دڵەکان لەسەر تەواوی مرۆڤەکان و هەموو پێغەمبەرانی ترش ئاوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزی تایبەتی هەیە لای خوا تەماشا کار کەسێ بە قسەی پێغەمبەر بکا بە قسەی خوای کردووە زۆر جار لەوەیە ئەوە بخەمە زێنتان فکرتان ئەڵێ نایە پێغەمبەری خوا زۆر بکەیت بەرزکەیتەوە بۆ ئاستی خوا ڕاستە خۆ نابێ پێغەمبەری خوش ئەوە نەدابەزێنی لە ئاستی خوا نزمتر بێ نەعوذ بالله بۆ خوای متعال پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تۆ تەماشاکە هەموو عیبادەتەکانت کەمێ وردووە بە ئەم قسەی من دوایی فکری لێکەرەوە هەموو عیبادەتێک زۆرینەی ناوی پێغەمبەری تایە صلی الله عليه وسلم عیبادەتە بۆ خوا کەی پێویستەکان ناوی محەممەدی تیا بێ ئێمە یەک خالقمانێ ئەوش ذاتی ئەڵڵایە ئەگەر پێغەمبەری خوا ئەوەنە گەورە نەبێ چۆن لە ناو عیبادەتەکانیشا ناوی ڕەسوول اللهەیە عەلەیهی سەڵات وەسەلام وایە ئیسە خوتار ئەم وتارەی کە من دەیخوێنم یەکێ لە مەرجەکانی ئەوەیە بێ سڵاواتی تیا بێ ئەگە سڵاواتی تیا نەبێ ڕوکنەکەی یەکێکە لە ڕوکنەکانی خوتبە کە خوتبەکە دروست نییە بانگەکە کە کاتێ بانگە فەرمن ئەو موەزینانە ئەگەر نەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله خۆ عیبادەتە بەڵام تەواو نییە ئەو بانگە تەواو نییە ئەو نوێژەی کە من و تۆ دەیکەین لە ئاخیرا ئەگە سڵاوات لێ نەدەین ئەوە ڕوکنێکمان لە ڕوکنەکان نەکردو نوێژەکەمان بەتاڵە بێ دووبارەی تێنەوە هەموو عیبادەتەکانی ترش مسلمانە بەڕێزەکە کەواتە پێغەمبەری خوا وەک ئێمە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لەو پێغەمبەرانەیە کەوا زۆر خۆشەویستە لای خوای پەروەردگار بۆی خوای پەروەردگارە فەرمیێ قل ئین کنتم تحبون الله فاتبعون ئەی محەممەد پێیان بڵێ تۆ پێیان بڵێ ئەو ئومەتەکەم ئەگە خواتان خۆش ئەوێ بە قسەی من بکەن ئەی بۆ نەی بە قسەی خوا بکەن واتە بە قسەی پێغەمبەر بە قسەی خوا بە قسەی خوا بە قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئەمە ئەبێ ئێمە تێبگەین لەو ئاەتانەی و لەو فەرمایشتە شرینانەی بە جوانی ڕاضی بکەین بە جوانی خۆمان بە فراوانی وەری بگرین فەرمایشتەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام و زۆر چاکە و باچە لەژێر فەرمایشتی ڕەسوول الله لەژێر ئاەتی خوای پەروەردگار کۆکەینەوە و بیدەن بە خەڵکی و دیفاعکردنیش چونکە لە هەر شوێنێک شتێک کرا بەرامبەر بە پێغەمبەر تۆ لە دڵەوە پێت ناخۆش بێ پێتش کرا دەری بڕە و زۆر خۆشتش گەڕێک و یەکێکی تر لەوانە ئیمانداران معریفەت و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەنجە جوانەکان پیاوە گەورەکان ڕوویسپێکان خوا بخوێننەوە ڕەحمەتی خواتان لێبێ هەر ساڵێک ناڵێم هەمانێک هەر ساڵێک کتابێکی ئەو خۆشەویستە بخوێننەوە نامێکەیەکی بچووک بخوێننەوە بۆ خۆتان و ماڵ و مناڵتان بەخوا زۆر سوودیەیە هەر بۆ ژیانی خۆت بۆ ژیانی خۆم بۆ ژیانی دنیای خۆمان زۆر سوود وەرەگرین لە ژیانی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام حەچی مەشاکیلی ناو ماڵمانێ نامێنێ
هەرچی مەشاکلی دەرەوەمانەیە نامێن چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قدوە بووە بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک رەسوول الله قدوە بووە ئەتوانین ئێمە زۆر سوود وەرگرین بە تایبەتی گەنجە جوانەکان بە تایبەتی پیاوە عەزیز و بەڕێزەکان دایک و خوشکە بەڕێزەکان زۆر سوود وەرگرین لە ژیانەمەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بەڵام بەچی بە شارەزابوون بە تێگەیشتن لە ژیانی تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه چی ڕابەرێ بووە چی قدوەیە بووە چی پێشەوایە بووە چی پیاوێکی سەلار لە ماڵدا لە دەرەوە لە هەموو شوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە تۆ بە جوانی بە چاکی بە باشی شارەزا دەبی خاڵێکی ترەوەیە کەوا زۆر سڵاوات بدەین لە دیاری پێغەمبەری عەلەیهی سەلات وسەلام ئەمە زۆر گرنگە بە تایبەتی لە شەو ڕۆژی جومعەدا أكثر علي من صلاتي في كل يوم جمعتين فإن صلاة أمتي تعرض علي في كل يوم جمعة يعني حمو روجة وصلاوات الداء أو صلاوات بشان رسول الله عليه الصلاة والسلام حتى بشان يدري فلاني كري فلان صلاواتي كنار بوتوي بيغمري إخوان ملايكي جينتي يترتو عذابه شەو ڕۆژی جومعە چەند سڵاوات بدەین ئەوەشی زۆر سڵاوات بدان نزیکترین کەسە لای پێغەمبەری خوا لە ڕۆژی قیامەت گەورەترین مەشهد لە مەشهدی ئێمەدا ئەوانەی کە عومرە دەکەن ئەوانەی حەج دەکەن بڵێ لە مەدینە چی شتێک زۆر تەئسیری تیاکە زۆر جار لە عومرەکاران بپرسە ئەو مەشهدەیە کاتێ دەچیتە حزوری رەسوول الله عليه الصلاة والسلام مەشهدێکە خۆتش نازانێت ئەبیتە بە شەریکی تر ئەو چەند لەحزەی کاتێک گەیتە بەرامبەری سڵاوی بێت الله ئەمە مەشهدێکە بەس ئەیبینی یعنی پێغەمبەری خوا ئەلێوایە و سڵاوێکی لێت یان دەچیت لە بینی منبەرەکەی و لە بینی وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام کە ماڵەکەی ڕەوضەة من ڕیاض الجەنە لەوێ دوورکات نوێژەکەی بێنە بەرچاوی خۆت لە قیامەتا بگەیتە رەسوول الله عەلەیهی سەلات وسەلام ئەبێت چەنێ تۆ خۆشحاڵ بیت چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بۆیە سڵاوات چەنێ زیاد بکەی لەسەر ئەو زاتە بڕواتە بێ مەقامت زۆر بەرز دەبێتەوە خۆشەویستی دەربڕی بۆ ئەو زاتە مەقامت لای خوا زۆر بەرز دەبێتەوە چەنێ ئەم زاتت خۆشوگەرەک بێ پێغەمبەری خۆشەویستت خۆشگەرەک بێ وەڵڵاهی لای خوا پلەپایەک بەرز دەبێتەوە ئیتر بۆ هەشتێک حەجی بکەی بۆ پێغەمبەری خوا ئێمان بکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام کەواتە یەکێ لەوانەی کە ئیمامی مالکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سێری کەن چۆن بۆ ئیماندار مسڵمانانی عەزیز ئەڵێ کاتێ فەرمایشتی پێغەمبەری بیگێڕایەوە ئەچوو خۆی ئەشۆر جلێکی جوانیە کردە بەری عەتری ئەدا لە خۆی ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوان ئاوا بوون لەگەڵ فەرمایشتی پێغەمبەر ڕێک دانش جوان ئەیانوت ئەی ئیمام مالک ئەمە چیەکەی تۆ ئەویت هەر کەسێ فەرمایشتی پێغەمبەر بگەڕێتەوە وەکەوەی لەگەڵ پێغەمبەرە دانیشت ئەبێ زۆر بە ئەدەب دانیشت زۆر بە ئەدەب پێغەمبەر بگەڕێتەوە ئێستا سێری قاچیا لەسەر قاچ و باسی فەرموشتەی پێغەمبەرەکە عەلەیهی سەلام هەر بۆ سادە جە پێغەمبەر فەرمووی هەر بۆ سادەی یعنی زۆر بە سادەی ئەبێت وتت پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام سڵاوات بدەیت چکە یەکێکی لەو کەسانەی کە تۆ ڕەزی هەندێک عولەما وتیانە تەنانەت لەناو جومعەشدا هەندێک زانا و عالم وتیانە فەرموویانە ئەگەر مامۆستا وتار خوێن کە ناوی پێغەمبەری هاوە دەبێت تۆ سڵاواتەکە لە دڵۆ بڵێ هەر لەسەرت ناکەوێت لە دیداری پێغەمبەرە بێ سڵاواتەکە لە دڵۆ بڵێ بەرزی نەکەیتەوە تێکی نەدەی لە خەڵک بەڵام لە دڵەوە دێ بڵێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام ئەم پیاوانە ئاوا بوون پێغەمبەری خوا صلی الله عليه چۆن ڕێی بکرا ئەکەوتنە دوای چۆن هەنگاو بە هەنگاو نان خواردنیان دانیشتنیان هەستانیان ڕێکردنیان هەموو شتیان سیرەیان ژیانیان هەمووی لەسەرەوە تەنانەت پاشماوەی پێغەمبەری خوا دەستنوێژ هەڵگرتنی ئاوەکەی خۆشوەردنی ئەمانە گشتی وەتە بەڕ کە ئەمڕۆ زۆرینەی بووەتە بیدعە ناشکری خوانێ هەموویان هەڵەگردەوە کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چکە ئێمە کار و کرداری ئومەتەکەیشی پیشانی دەدەوێت و پیشانی پێغەمبەری خوا دێت تۆ کردەوەی چاک و باش بکە بۆی پێغەمبەری خوا دڵخۆش بێ
و دڵی خۆش بێ بە تۆ و بە ئومەتەکەیش. باشە ئێمە ئەمانەمان کرد چیمان دەسەکەویمان باش ئەم مافانەمان کرد و جێبەجێمان کرد. ئەمە چەند خاڵێکە مافی پێغەمبەری خوا لەسەر ئومەتەکە یەکەمیان ئیماندار ئەبێتە سەرفرازی دنیا و قیامەت بووت. زۆر کەسەیە ئەگەر کێشە زۆرە مشکلە زۆرە زۆر سڵاوات لێدە. ئەگەر کێشە زۆرە مشکلە زۆرە هەرچی تێ مسلمانە بەڕێزەکان زۆر سڵاوات لێدە خوای گەورەی شەکە بۆ حلە بە سڵاواتدانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. قسە و شت زۆرە بەڵام ئێستا کاتی نییە و باک و تارەکە درێژ نەبێت. زۆر جار خەڵک لە پێش و لە ئێستاشدا بە سڵاوات توانوێتی کێشە و گرفتەکانی خۆی پێکە. یەکێکی تر لەوانەیە چونکە خۆی پەروەردگارە فەرمێ کاتێ تۆ زۆر سڵاواتتدا فآمنوا به وعزروه ونصروه واتە کاتێ تۆ پێغەمبەری خوات ئیمان و پێهێنا و زۆر سڵاواتتدا بە دیاریدا بە گەورەت ڕاگرت و خۆش ویست لە دڵدا خوای پەروەردگاری چێکی لەو کەسانە ئیماندارێکی ڕاستەقینی تو. دووەمیان سەعادەت و خۆشبەختی دڵ ئارامی دێتە دڵی ئەو مرۆڤەوە ئینسانەوە ئەو ماڵەوە کە زۆر سڵاوات بە دیاری پێغەمبەرەدا عەلەیهی سەلام. خوای گەورە موفق دەکا لە دنیا و لە قیامەتدا بە سڵاواتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. سێهەمیان ئەو سڵاواتە وازە لێ نایەنێ حتا نەتباتە ناو باشتر داخڵی باشتر. ئەمە سوودەکانێتی. سوودی ترشی زۆرە ئینسان ئەگە بە قسەی ڕەسوڵ الله خۆشەویستی خوا بکە عەلەیهی سەلات وەسەلام ئینسان ئەتوانێ و لە قیامەتشدا لەگەڵ ئەوە دەبێت. خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا الله لێ تەپاڕێنە لە گوناحەکانمان خۆش بە بمان کە خۆشەویستەکەت خوایە خۆشەویستی خۆت لە دڵمانە بچێنی. یا ڕەبی خوایە خۆشەویستی خۆت لە دڵمانە زۆرکەی خۆشەویستی پێغەمبەرەکەت لە دڵمانە زۆرکەی. خوایە بە قسەی تۆ و بە قسەی خۆشەویستەکەت بکەین. ئەوەی کە فەرمانمان پێیەکەی خوایە جێبەجێیکەین ئەوەی کە فەرمانمان پێیەکەی نەیکەین خوایە نەیکەین. یا الله خوایە ئومەتەکەی پێغەمبەرەکەت بگەڕێنیتەوە بۆ سەر ڕێبازە ڕاستەقینەکەی خۆت سەر ڕێبازەکەی ڕەسوڵ الله عەلەیهی سەلات وەسەلام. یا ڕەبی خوایە نەخۆشمان زۆرە داوای دوعای خێریان کردووە خوای گیان خۆت ئەزانی. یا ڕەبی خوایە شفای عاجلیان بدەی. یا ڕەبی خوایە شفای عاجلیان بدەی. ئەوەی داوای دوعای خێری کردوەشی داوای نەکردو. یا الله یا الله خوایە لێ تەپاڕێنە و ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا الله کەس و کارمان مردوون و گەڕانەتەوە بەلای تۆ خوایە گیان خۆت بە ڕەحم و لوتف و کەرەمی خۆت لە قەبرەکانیانە ڕەحمیان پێ بکەی و لە ساحەی بەرزەخدا تا ئەگانە گەنە تۆ خوایە قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحەکانیاندا قەبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهشت. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێمە و ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی ڕیسپێکانمان بکەی. خوایە لەشیان ساغ بکەی عاقیبەت خێریان بکەی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و کوشتانمان بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی. خوایە گەنج و لاوەکانمان بپارێزی لە خراپە و خراپەکاری. خوایە لە تلیاک لە مخدرات لە کاری فاحیشە لە کاری خراپە. یا ڕەبی ئەو گەنجە جوانانەی خوای گەورە هیدایەتی داون خوایە لێ تەپاڕێنەوە سابتیان بکەی ئەوانەش هیدایەت نەدراون خوا هیدایەتیان بدەی. یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی ئەوەی چاکە بۆ خەڵک خوایە چاکی بۆ بکەی و دەستت بە باڵایەوە بێ. خوایە ئەوەی بۆ خراپە بۆ خەڵک خوا هیدایەتی بدەی. ئەگەر قابلی هیدایەتە ئەگەر خوا هیدایەتی شوەر ناگرێ و قابل نیە خوایە لە کۆڵی مسلمانانی بکەیتەوە. آمین آمین والحمد لله رب العالمين. الحمد لله الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه منيب. إيمان داراني عزيز پیاوێ داوای دوعای خێری کردووە نەخۆشیەت بە تایبەت دوعای بۆ بکەن. ئەم نەخۆشیە خراپەی کردووە خۆی گەورە ڕەحم و ڕەحمی لێ بکە و لە تەواوی ئەوانەیشی کەوا و نەخۆشییان کردووە. دووەمیان ئیمانداران ئەو پیاوە عەزیزە کە ئەو مەکتەبەی هەواری نوێی دروست کرد خوا جەزای خێری بداتەوە و خێری بنووسێ. ئەمانەی ئەم خێرخوازانەی کەوا دێن لەم شارە خزمەتەکەن بەڕاستی جێگای دەستخۆشیە ڕاستی جێگای ئەوەیە ئینسانی موسڵمان وەفایەکی بێ بەرامبەر کە هەر کەسێ
کە چاکەیەک دەکا وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من لا یشکر الناس لا یشکر الله هەر کەسێ شکری خەڵک نەکا شکری خوایشی نەکردووە هەر کەسێ بەردێ بخاتە سەر بەردێ لەم شارەدا ئەبێ ئێمە تاک بە تاکمان بەڕاستی پێی بزانین بۆ بەرژەوەندی شارەکە بۆ خزمەتی شارەکە بەڵێ بەرژەوەندی خۆشی تایە ئیماندارە هەموو مرۆڤێ لە دنیادا بەرژەوەندی خۆی هایە بەڵام لە ئەمڕۆدا کەسێک بێ کە تۆ شتێک بکا شتێکی نێو مەکتەبێکی ئاوا خەستەخانەیەکی ئاوا کە بکە بەڕاستی جێگەی ئەوەیە کە ئینسان پێی بزانێ بۆی ئەوانەی کەوا خێرخوازانن ئەوانەی کە خوای گەورە ماڵی پێداون بە تایبەتی ئەهلی کفری کە نەچن لە شوێنەکانی تر پرۆژە بکەن بەڵکو بێنەوە لەم شارەدا پرۆژە بکەن بۆ شارەکە زیاتر ڕۆژ بە ڕۆژ بچێتە پێشەوە و هەم هەلی کار دروست بێ کاری چاک و باش دروست بێ بۆ گەنجەکانمان بێکاری نەبێ خەڵک لەم شارە بار نەکا و ئیداری شار و ئیداری دەوروبەر و حەق وایە ئەوانش درێغیان نەکردووە چاکە الحەمدولله لەم مدەیە ئەبینین هەندێک شتەکە بەڵام بەردی بناغەی زۆر دانراوە ومێدەوارین داوەکارین ئەو بەردە بناغانەی کە دانراوە ئینشاءڵڵا بکەوێتە ئیش و گوێدەکاری خۆی و بۆی زیاتر خەڵک دڵی خۆش بێ ئینشاءڵڵا تعالی ڕۆژی پێنجشەمە ئیفتاحیە و مەدرسە ئەو قوتابخانە دەکرێتەوە ئێتر پیاوە گەورەکان ڕیسپیەکان حەقوایە و پیاوە لە سلێمانی وەدێ ئێمەش بچین کە پێشوازی لێ بکەین بۆی هەم بێتە تەشجیع بۆ ئەو پیاوە دەستخۆشیەکی وا لێ بکەین سبەینێ بتوانێت دوو پرۆژەی تریش بکات وە سبەینی خەڵکی تریش بیبینێ کە خەڵکی کفری چۆن پێشوازی لە کەسێک دەکا کە خزمەتی شارەکەی دەکا بۆی ئەوانش چاوی لێ بکەن و لە هەمان کاتە هەرچی کاتێ ئەو خستەخانشکە کراوە بۆ کەسانی ترش کە خزمەتی بەم شارەکەن خوای گەورە جەزایان بداتەوە خێران بنووسێ و خێری ئەو کەسەش بنووسێ کە دەستی گردێ نای بۆ ئێرە وەکاری بۆ ئاسان کرد وە قەڵەمی بۆ نووسی وە کەراسانی بۆ کرد خوای گەورە جەزای مولایەک بداتەوە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل وسلم وزد وبارك على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد